العراق لە ساڵی 1925 قانونی ئەساسیمان هەیە. لای ژینگە نییە لە 1970 لە ژینگاکات. عێراق لە 1921 سەر بەخۆی وەرەگرێتەوە یەکگرتوەکان ژینگەی نەکرد بە منەظەمە، ژینگەی کرد بە پرۆگرام. UNEP Environmental Program. وەک پیسبوونی هەواوی کە ئێمە چاودێریمان کردووە هەواوکو ڕەگەزی ئەساسی لە ژینگا کۆمەڵێک کارتێکەری زۆر گەورە هەنە کە هەوای شارەکانی هەرێمی کوردستانە پیس دەکەن. یەک لەوانە تێبینیمان کرد مەسەلەی پاڵەوگەکانی نەوت بوو لە هەرێمی کوردستانە بە دەوری یان نزیکەی 200 پاڵەوگەی ناساوی و ناستاندارد هەن کە بە پلەی یەکەم گازوایل بەرهەمدێن. ئەم پاڵەوگانە لەبەروی کە لە ئامێری ناستاندارد و نازانستی دروستکراون هەر منجەڵێکی کوڵاندن و گەرمکردنن لەبەر ئەوە هۆکارێکی گەورن بۆ دزەکردنی گازە ژەهراویەکان. تەبعی زۆرنەی پاڵەوگەکان لە سنووری پارێزگای هەولێرن پاشتر سلێمانی اینجا پارێزگای دهۆک. خاڵی دووەم لە پیسبوونی هەوا لە شارەکانی هەرێمی کوردستان پەیوەندی هەیە بە هەڵکشانی زۆری ژمارەی ئۆتۆمبیلەوە لە هەرێمی کوردستان بە پێی و داتانەی کە ئێمە دەستمان کرد تا مانجی شەشی ئەم ساڵ سەروی 2 ملیۆن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان تۆمەر کراوە کە ملیۆنێک و زیاتری سەروی 1 ملیۆنیان تەنها ئۆتۆمبیلی تایبەتن، یعنی ئەوەی کە خەڵک هەر بۆ هاتووی خۆی بەکاری دێنێ. بیرەکان لە ناوەوەی شاری هەولێر باشە ئەگەر چەند ساڵێکی دابوو کەمپینێکمان ڕاگەیان بە ناوی پێکەوە ژینگە و ژیانمان دەپارێزین کە کەمپینێکی بیدیاییە بۆ کارکردن لەسەر ئەم پرۆژەیە و بۆ زیاتر هۆشارکردنەوەی خەڵک لەسەر قەیرانەکانی ژینگە. لە هەمان کاتا ئێمە چەندین چالاکی دیکەمان هەبوو کە یەکی کەش لە چالاکەکان دروستکردنی تۆڕبەندی و کاری پێکەوەی بوو کە لە نێوانێندا ڕێکخراوەکانی ژینگە، دەستەی ژینگە، لایەنی پەیوەندیدار، ڕۆژنامەنووسان، چالاکوانانی ژینگە و گیانداران بەشدار بوون. ئەو ماکە دەستوریە ئەبێ بێتە خواردن دەست پێ بکاتەوەتە لەکوێ باسی ئەمڕۆ پێ ئاوت بڕاوە لە گەڕەکە و ئاوی خواردنەوەی ئەمڕۆت نییە بێت لە وەزارەتی شارەوانی داوا بکەین. طبعا ئێمە کێشەی ئاومان زۆرە. گرنگترین کێشەی ئاو ئەمڕۆ کە دووچاری هەموو جیهان بووەتەوە بە تایبەت پارێزگای هەولێر کێشەی دابەزینی ئاوە، بەڵام دابەزینێکی زۆر خێرا. ئایا هۆکار چییە؟ هۆکارەکان زۆرن، زۆری لێدانی بیرە قوڵەکانی ئاو، وەروەها بە فیڕۆدانی ئاو لایەن هاوڵاتیانەوە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕێژەی بە فیڕۆدانی ئاو لە 135 تا 42 واتە بە تێکڕایی 38.5 واتە کەفاەتی ئاومان، توانستی ئاومان، ئەفیشنسی ئیدارەدانی ئاو لە پارێزگای هەولێر وەروە لە هەموو هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی بریتە لە 161.5 کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە. پێویستمان بەوەیە ئەفیشنسیمان بەرز بکەینەوە، وەروە هاوڵاتیان لەوە ڕابێن کەوە بە فیڕۆدانی ئاو یەکەم کەس خۆیان زەرمەندن. ئێمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری بەکاربردنەکانی ئاومان لەسەر ئاوی ژێرزەویە کەچی مەفروزە ئاوی ژێرزەوی پارێزراوبی بۆ نەوەکانی داهاتوو. ئەمڕۆ بەرەوڕووی کێشەیەک دەبینەوە، کێشەی دابەزینی ئاوە بە شێوەیەکی زۆر خێرا. پێویستە ئەو کێشەیە چارەسەر بکرێ، بەڵام چۆن چارەسەر دەکرێت؟ بە گەشەپێدانی ئیدارەدانی ئاو، واتە بە کورتیەکەی جێبەجێکردنی ئیدارەی استراتیژی ئاو وا دەکە ئێمە بتوانین تا ساڵانی داهاتوو کێشەی ئاو نزم بێتەوە نەک زیاد بێت. بەڵام ئەگەر بەم شێوە بە هەدەردانی ئاو، بە فیڕۆدانی ئاو، نەبوونی بەنداوەکان بۆ گڵدانەوەی ئاو، وەروە حاڵەتێک دۆخێکی کەش و هەوای زۆر نالەبار لە دابەزینی ئاو، وەروە لە نەبوونی بەفر و باران وا دەکە ئێمە بەردەوام لە دەرهێنانی ئاوی ژێرزەوی بین و جێگەشی نەگیرێتەوە. ئێستا کەرتی تایبەتمان هەیە. ئەم کەرتی تایبەتە کەرتێکی تایبەتی تا ڕادەیەک نابەر پرسە، یعنی هێشتا ئەرکەکانی خۆی نەدۆزیەوە لە ڕێگەی یاسای وەبەرهێنانی ژمارە 4 ساڵی 2006